مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە لە پارێزگای کرماشان 3 کۆڵبەر کوژراون 6 دیکە بریندار بوون. لە پارێزگای سنە 2 کۆڵبەر کوژراون 5 دیکەش بریندار بوون. لە پارێزگای ورمێش کۆڵبەرێک گیانی لەدەستداوە. 6 کەس لەو کۆڵبەرانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ئێران 4 کەسی دیکەیان بە تەقینەوەی مین ئەوانی دیکەشیان بە ڕووداوە سروشتیەکان و ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە یاخود بریندار بوون. ساڵی ڕابردوو 52 کۆڵبەر گیانیان لەدەستدا بوو 163 کۆڵبەری دیکە بریندار ببوون. کۆڵبەرەکان دەڵێن بەهۆی نەبوونی هەلی کار و نەبوونی سەرچاوەی دیکەی بژێوی بە ناچاری ڕوو لە ناوچە سنووریەکان دەکەن. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 70,000 کەس لە دانیشتوانی ناوچە سنووریەکان ژیانیان گرێدراوی ئاڵوگۆڕی بازرگانی لە ناوچە سنووریەکاندایە. ئیبراهیم ڕئیسی سەرۆک کۆماری ئێران 2 ڕۆژ لەمەوبەر بڕیاریدا بۆ ڕێگری و چاخ وەزارەتی ناوخۆ بازارچە سنووریەکان چالاک و ڕێک بخەنەوە و ڕێو شوێنێک بۆ ڕێکخستنەوەی ئەو کاڵایەنە دابنێن کە کۆڵبەرەکان دەیگوازنەوە. دەگەڕێینەوە شیواشۆک بۆ بەڕێوچوونی ڕێوڕەسمی بە خاکسپاردنی تەرمی دایکی کۆسرەت ڕەسوڵ زوبێدە سەعید کە دوێنێ کۆچی دوایی کرد. دیارە کۆسرەت ڕەسوڵ سەرۆکی ئەنجومەنی باڵا و بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە دایکی کۆچی دوایی کرد و لە ڕێوڕەسمێکدا گەڕێنرایەوە بۆ هەرێمی کوردستان تەرمەکەی و لە گوندی شیواشۆک لە سنووری کۆیە بە خاک دەستپێردرێت. ئێستا تاجە گوڵینەی قوبات تاڵەبانی لەسەر گۆڕی زوبێدە سەعید دادەنرێت. دیارە بە بەشداری ژمارێکی زۆر لە ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی ئەو حیزبە ئامادە بوون لە گوندی شیواشۆک لە سنووری تەرمی زوبێدە سەعید دایکی کۆسرەت ڕەسوڵ بە خاک سپێردرا و ئەوەی دەبینرێت ئێستا دانانی تاجە گوڵینەیە لەسەر گۆڕی زوبێدە سەعید دادەنرێت. دیارە ڕێوڕەسمی پرسەکەی لە شاری سلێمانی و لە شاری هەولێریش بەڕێوە دەچێت. ئێستا ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان تاجە گوڵینەی سەرۆکی پەرلەمانی کوردستانی لەسەر گۆڕی زوبێدە سەعید دانا. دیارە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی ئەو حیزبە و لایەنگرانی ئەو حیزبە بەڕێوە دەچێت لە گوندی شیواشۆک لە زێدی خۆیان بە خاک سپێردرا. ئێستا تاجە گوڵینەی نەوزات هادی دادەنرێت لەسەر گۆڕی زوبێدە سەعید. دیارە پێشترش قوبات تاڵەبانی و هەروەها سەرۆکی پەرلەمانی کوردستان تاجە گوڵینەیان دانا. نەوزات هادی بە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان تاجە گوڵینە لەسەر گۆڕی زوبێدە سەعید دایکی کۆسرەت ڕەسوڵ دادەنێت. دایکی کۆسرەت ڕەسوڵ لە دەرەوەی وڵات گیانی لەدەستدا بوو. دوێنێ لە ڕێوڕەسمێکدا تەرمەکەی گەڕێنرایەوە بۆ هەرێمی کوردستان و ئەمڕۆ لە ڕێوڕەسمێکدا بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنگرانی ئەو حیزبە لە گوندی شیواشۆک لە کۆیا بە خاک سپێردرا. ئێستا تاجە گوڵینەی پشتیوان سادق وەزیری ئەوقافی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری سەرۆکی هەرێمی کوردستانی شەدادەنرێت. هەرێک لە قوبات تاڵەبانی سەرۆکی پەرلەمانی کوردستان و نەوزات هادی و ئێستاش پشتیوان سادق وەزیری ئەوقاف تاجە گوڵینیان لەسەر گۆڕی زوبێدە سەعید دانا. هەر ئەمڕۆ پرسەکەی لە شاری هەولێر و لە شاری سلێمانیش بەڕێوە دەچێت. لە هەولێر لە مزگەوتی سەوافە و هەروەها لە سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی ڕێوڕەسمی پرسەدانان بەڕێوە دەچێت. دیارە تەرمی زوبێدە سەعید لە شیواشۆک بە خاک سپێردرا. تیشک دەخینەوە سەر قسەکانی قوبات تاڵەبانی کە لە ڕێوڕەسمی بە خاک سپاردنی تەرمی زوبێدە سەعید لە شیواشۆک پێشکەشی کرد. ئامادەبوانی بەڕێز ماتەم گێڕانی خۆشەویست، ئێمە ئەمڕۆ لێرەین ماڵاوایی لە کەسێکی تێکۆشەر، لە دایکێکی نیشتیمان پەروەر، لە کەسێک کە هەموو ژیانی پڕ بوو لە نەهامەتی لە دەربەدەری کە بە چاوی خۆی چەندین ناخۆشی بینی
چەندین جار جەرگی سووتێنرا، کەسێک کە ئەوەندە ئازا بوو هەرگیز نەیهێشت ئەو نەهامەتی و ناخۆشیانەی ژیانی کاریگەری هەبێ لەسەر وورە و ئازایەتی و معنەویاتەکەی. من قسەکانی جەنابی مامۆستا دووبارە ئەکەمەوە کە ئێمە ئەبێ مەمنونی ئەم بەڕێزە بین، لەبەرەوەی کە توانی هەست و ڕۆحێتێکی نیشتیمان